لە هەرێمی کوردستان لە نێوان 50 تا 60 هزار مامۆستا و فەرمانبەری گرێبەستەیە. 42 هزاریان لە کەرتەکانی پەروەردە و خوێندنی باڵان و بەدەست چەندین گرفتی هەنووکەییەوە لە سەروی هەمویان موچە دەناڵێنن. پەیام تیشک دەخاتە سەر هەڵوێستی مامۆستایانی گرێبەست لە ئەگەری درێژەکێشانی دواکەوتنی موچەکانیان و دەڵێن لە سەرەتای ساڵی نوێەوە بایکۆتی ناوەندەکانی خوێندن دەکەین. لەم بەرنامەدا تیشک دەخینە سەر گرفت و کێشە و لەمپەڕەکانی مامۆستایانی گرێبەست لە ناوەندەکانی خوێندن دوای چەندین ساڵ لە دەربڕینی ناڕەزایەتی لە بەرامبەر دانەمەزراندنیە. با بڕیارێکی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستان مامۆستایانی وانەبێژ لە بری بە هەمیشەییکردنیان بە شێوەی گرێبەست قبوڵ کرا. دوای نزیکەی 2 ساڵ بەسەر ئەو بڕیارە مامۆستایانی گرێبەستی کردی پەروەردە بەدەست چەندین گرفتەوە دەناڵێنن لە سەروی هەمویانەوە فەوتان و دواکەوتنی موچەکانیە بە شێوەیەک زیاتر لە 20 ڕۆژە تەواوی مامۆستایانی هاوپیشەیان کە هەمیشەیین موچەی مانگی 5یان وەرگرتووە و چاڕوانی موچەی مانگی 6ن بەڵام تا ئێستاوان موچەی مانگی 5یان وەرنەگرتووە. لە کوی ئەو 42 هزار مامۆستا گرێبەستەی لە ناوەندەکانی خوێندنی پەروەردە و خوێندنی باڵا هەن نزیک بە 38 هزاریان مامۆستای گرێبەستی پەروەردەن و زۆربەیان دەکەونە پارێزگای دۆکەوە. مامۆستایانی گرێبەست موچەکانیان بەداهاتی ناوخۆوە بەستراوەتەوە. سەرڕای دواکەوتنی موچەش لە ساڵی 2024 دوو موچە و لە ساڵی 2025ش موچەیەکیان فەوتاوە. بۆی دروستبوونی مامۆسای هەمیشەیی و گرێبەست جۆرێک لە چینایەتی لە ناوەندەکانی خوێندن دروست بووە بە شێوەیەک لە کاتی نەبوونی موچە و پێدانی ئەرکدا مامۆستایانی هەمیشەیی و گرێبەست یەکسانن بەڵام لە پێدانی شایستە دارایەکانیان بەڕوونی هەست بە جیاوازیەکە ئاکرێت. مامۆستایەکی گرێبەست داواکارە خزمەتی وانەبێژیان بۆ هەژمار بکرێت چونکە سەرڕای دواکەوتنی موچەکانیان بڕێکی کەم پارە وەک موچە وەردەگرن و دەبێت بە ناچاری ڕوو لە کاری دووەم بکەن بۆ ئەوەی بژێوی ژیانیان بەڕێوە بچێت. مامۆستا محەممەد کەمال نوێنەری مامۆستایانی گرێبەست لە کەرتی پەروەردە دەڵێ بڕیارە بە شێوەیەکی هەڕەمەکی موچەی مانگی 5مان پێ بدرێت و بۆ ئەو مەبەستەش نزیکەی هەفتەیەک بۆ دابەشکردنی موچە دیاری کراوە تا لەو ڕێگەیەوە لە شکۆی مامۆستای گرێبەست بدرێت. بابەتی گرێبەستی لەگەڵ بابەتی وانەبێژی ئێستا خەریکەوای لێدێتەوە کە جیاوازێکی زۆریان لەگەڵ یەکتران نامێنێ ئەویش بە بیانووی یان بە هۆی ئەو کارە نەشیا و ناڕەوانەی کە وەزارەتی دارایی دەرحەق بە ئەو چین و توێژانەیەکە کە لە داهاتەکانیان یا موچەکانیان لەسەر داهاتی ناوخۆیە. ئێستا خەریکە وانەبێژی و گرێبەستی وەکو یەکی لێدێتەوە بە وەزارەتی دارایی خۆشی نازانێکەی موچەی مامۆستایانی گرێبەست بدا. ئەخیر ڕاگەیاندن ئەوەیە کە ئەم هەفتەی داناوە بۆی کە موچەی مامۆستایانی گرێبەست بدا. نەیوتوە لە چ ڕۆژەگاوتێتی لە یەکشەمەوە هەتا پێنجشەمە ئێمە موچەی مامۆستایانی گرێبەست دابی نەکەین چونکە نازانێ قاسەی وەزارەتەکەی چەندیتیایە چونکە حیزبەکان بە تەواوەتی دەستیان خسۆتە ناو مەخزەنی دارایی وەزارەتی داراییەوە لەسەر سنوورەکان کێشمەکێشمی پارەکانەکەن ڕقەمەکانی وەزارەتی دارایی ڕقەمی جیاوازن کە ئەیدا بە ڕۆژنامەوان و ئەیدا بە کەناڵەکان لەبەرەوە معاناتی گەورەمان لەگەڵ داهاتی ناوخۆیان هەیە. ئێستا شەڕەکەی خستۆتە شەڕی دابشکردنی موچەی مامۆستایانی گرێبەستی خستۆتەوە ناو بانقەکان و بە پەروەردەکانی وتووە هەر پەروەردەیەک ئازابێ خۆی زووتر بچێت کە پارەی لە بانق دەستکە و وەریگرێوبی با بۆ مامۆستا گرێبەستەکانی خۆی. ئەمە کۆتایی هاتنی ئیدارەدانی داراییە لە هەرێمی کوردستان ناوی ئەنین ئیهانەکردن بە پرۆسەی پیرۆزی پەروەردە ناوی ئەنین گاڵتەکردن بە شعوری مامۆستایانی گرێبەست و ئێمە ترسیەوەشمان هەیە کە ئەم بابەتە تەنها ئەم مانگە نەبێ چونکە بۆ موچەی مانگی 6 هەرێمی کوردستان و عێراقیش ینی لە قورساییەکی داراییان کە ئومێ دەکەین وانە بێ بەڵام وا دیارەکەوا بێ. من هیوا سەمەد نوێنەری مامۆستایانی گرێبەستی خوێندنی باڵام تەمان ئێمە لە مێژە بۆ سەرجەم گیر و گرفتەکانی مامۆستایان لە هەوڵین بەم دوایانەش بابەتی موچە پرسێکی گرنگە لە خوێندنی باڵا بە تایبەت ئێمە موچەکانمان چونکە لە سەرداهاتی ناوخۆیە تەمویلەکەی لەسەر داهاتی ناوخۆوە کرێ بۆیە چەندین مانگ دواکەوتنی بەخۆیەوە بینیوە بە تایبەت لەم دوایانەیە کە بەغدا لە بری وەرگرتنی داهاتی ناوخۆ مەقاسەی ئەو بودجەیە کرد کە لە بەغداوە دێ بۆیە حکوومەتی هەرێم هەستا بەو پڕکردنەوەی ئەو مەقاسەی بە داهاتی ناوخۆ پڕکردەوە ئەمەش بۆ هۆی گیر و گرفت بۆ مامۆستایانی گرێبەستی خوێندنی باڵا کە وەکو ئاگدارن بەم دوایانە لە دوای 20 ڕۆژ لە دواکەوتنی موچەکانیان ئەمڕۆ بڕیار لە دابشکردنی موچیان درراوە. بابەتی وانەبێژی چەندین ساڵە مامۆستایانە وانەبێژ بوون بە بڕەپارێکی زۆر کەم
لە کۆتاییە حکوومەتی هەرێم بڕیاریدا کە ئەم وانەبێژانە بکات بە گرێبەست هەرچەند خۆی دەبوو بکرێن بە هەمیشەیی چونکە گرێبەست هەر گرێبەستە چ وانەبێژی بێ چ ئێستاکە کە لەسەر داهاتی ناوخۆیە تەبعاً مامۆستایان لە خوێندنی باڵا تەنها گرفتی وەرگرتنی ئەو بڕە پارەیان نییە وەکو موچەپیانە درێ بەڵکو کۆمەڵی ئیمتیازاتی تر هەیە مامۆستایانی گرێبەستی خوێندنی باڵا نیانە هیچ ئیمتیازێک کە بۆ فەرمانبەرێکی هەمیشەیی و مامۆستایەکی هەمیشەیی هەیە بە گرێبەستی خوێندنی باڵا نادرێ بۆیە ئێمە چاومان لەوەیە کە ئەو یاسایانە هەموار کرێنەوە کە لە مەسلحەتی گرێبەستەکانە یاخود وا لە هەوڵاین ئەم گرێبەستانە ڕاستەکەی بکرێن بە هەمیشەیی چونکە دەمێکە لە خزمەتان ڕاستە 2 ساڵە خزمەتی گرێبەستیان هەیە بەڵام چەندین ساڵ خزمەتی وانەبێژیان هەیە پێشەکی زۆر سپاس بۆی بەڕێز کە ئەم دەفەتان بۆ ئێمە دروست کرد وەکو مامۆسایانی گرێبەست لە وزارەتی خوێنی باڵا ئەوە نزیک بۆ ماوەی 3 ساڵەوەیە کە گرێبەستیمان هەیە بە بڕیای کە لەلایەن وزارەتی خوێنی باڵاوە دەرچوو ئێمە لەم ماوەی ئەم 3 ساڵەیە کۆمەڵێک لایەن هەبووە بۆ ئێمە باش و کۆمەڵێک شیشە بوو کە بۆ ئێمە خراپبووە توانین لەرە هەردوو لایەنەکە بخێنە ڕوو لە پێش ئاگە لایەنە باشەکان بخین ڕوو ئەوە بوو کە دەرفەتێک بۆ ئێمە ڕەخساوە کە وەکو مامۆستای گرێبەست کار بکەین و بژێک بۆ ژیانی خۆمان دابینکەین و ئەمە لایەنە باشەکان و چەنە گەنج چەنەها فەقیر کەم دەرامەت ئەمانە سوبەم بوون لەم باشە لایەنە خراپەکانیش ئەوە بوون کە بەجدی بۆ زۆربەی ماڵەکان موچەی ئێمە تاخیر بووە بەجدی کار لەسەر ئەمە نەکراوە و دڵنیام نوێنەرە بەڕێزەکان کارێن لەسەرم بابەتە کردووە کە موچەکانمە لە کاتی خۆیان بدرێ بەڵام بۆ بەتایبەتی ئەم مانگە باسکەم بۆ نزیکی 8 ڕۆژ 20 ڕۆژە موچەکە لە کاتی خۆیان نەدراوە و دڵنیاشم زۆربەی مامۆسایان بژێویانە سەر ئەمەیە ئەوان بۆیە داوامەکەن بۆی بژێوی خۆیان دابیکەن ئەوەی وادارم حکومەت ئاوڕێ لەم بابەتە باتەوە کێشەیەکی تر کە ئێمە هەمانەوەیە کە ئەو مافوو امتیازاتانەی کە مامۆسایانی هەمیشەیی هەیەی ئێمە نیمانە یەکێک لەوانە خوێنەوە بۆ پلە باڵەکان بۆ ماستەر بۆ دکتۆرا ئەمانە کە ئێمە بەجدی لە ئێستا دڵنیام زۆری مامۆستەکان پێویستیان زۆر بەم دەرفەتەیە لە ڕووی زۆر لایەنەوە بۆیە داواکارم لە وەزارەت کە چاک بە بەم بڕێرەیان بخشێنێتەوە بۆی بتوانین ئێمە ژوەکو مامۆستا هەمیشەیەکان ئەم بڕێرانە شمولی ئێمە بکە یان بۆ بەڕێزانی کە ئافرەتن کە مەڵەتی دایکایەتیان پێ بدرێ وەکو مامۆستایەکی هەمیشەیی چونکە ئەوانیش لەو مافە بێبەشن بە شێوەیەکی گشتی ئێمە لەم ماوەی 3 ساڵەیە کە گرێبەستین زیاتر دوو موچەمان لەلایەن وەزارەتی حکوومەتی هەرێمی کوردستانەوە خوراوە هیوادارم بەجددی کار لەسەرەوە بکرێت چونکە ئێمەش وەکو هەر تاکێکی ئەم کۆمەڵگەیە ئەبێت ئەو مافانەی کە هەیە بۆ ئێمەش دەستپە دەکرێت زۆر باش سەرەتا بەنای خۆی جوانکاری گەردوون زۆر سپاس بۆم دیدارە ئێمە وەکو مامۆستایانی گرێبەست کە دوومانگی تر پێدەنینە ئەوەی کە 2 ساڵە بووین بە گرێبەست واتە 2 ساڵ تاو دەکەین کە بەحسا بووین بە گرێبەست بەڵام چ گرێبەستێک ئەو گرێبەستەی کە لە ئێستادا لە 99.9 مامۆستایانی گرێبەست ئاوات دەخوازن بە سەردەمی ساڵانی وانەبێژی دەبرەی لە سەردەمی ساڵانی وانەبێژیدا موچەکانمان نەدەفەوتان ئەگەرچی تەخیریش ببوونە بەڵام بەداخەوە لە ئێستادا کە بووین بە مامۆستایانی گرێبەست نەک موچەکانمان تەخیر دەبێت بەڵکو دەدزرێت لەلایەن حکومەتی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستانە بۆ نمونە ئێمە لە 25 مانگی 8 ساڵی 2024 کە بووین بە گرێبەست هەر ئەو ساڵەواتە ساڵی 2024 دوو موچەی مانگی واتە موچەی مانگی 11 و مانگی 12 ساڵی 2024 لەلایەن حکومەتی ماوە بەسەرچەوە دزرا دواتر لە ساڵی 2025 ئێمە کە مامۆستایانی گرێبەستین و لەسەر داهاتی ناوخۆین موچەی مانگی 12 ساڵی 2025مان هەر لەلایەن ئەم حکومەتە ماوە بەسەرچوە گەندەڵەوە جارێکی دیکە موچەیەکی ترمان دزرا جگەلەوەش موچەکانمان لە کاتی خۆیاندا نادرێت ئەمێ ئەوە بڵێت ئەم کتابی کە بەدەستی منەوەیە ئەمە کتابی ئەنجومەنی وەزیرانە واتە واژۆی وەزیری پەروەدەی لەسەر نییە واژۆی وەزیری دارایی لەسەر نییە بەڵکو واژۆی دکتۆر ئومێد سەباح عوسمان کە سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیرانی لەسەرە کە باس لەوە دەکات لە خاڵی یەکەمە ئاڵێ خەرجکردنی موچەی مامۆستایانی گرێبەست لەگەڵ موچەی مانگانەی سەرجەم فەرمانبەران و مامۆستایانی هەمیشەی ئەمێ لێرە شتێک بڵم ئەمە کتابێکە بە واژۆی سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران بەڵام
تا ئەم چرکە سادەی کە من قسە لەگەڵ ئێوەی بەڕێزا دەکەم تاکو ئێستا یەک مانگ موچەی مامۆستایانی گرێبەست لە کاتی خۆیدا دابەش نەکراوە. هۆکارەکەشی دەگەڕێنەوە بۆ کۆمەڵک پاساوی بێبنەما بۆ نمونە. ئێمە کە مامۆستایانی وانە بێژم لە قۆناغەکانی ڕابردوو کە لەسەر داهاتی ناوخۆ موچیان پێدەداین وەکە کرایشین بە مامۆستای گرێبەست هەر لەسەر داهاتی ناوخۆ کراین بە گرێبەست. یەکێ لە پاساوەکانی بەرپرسانی هەرێم ئەوەیە دەڵێن داهاتی ناوخۆ کورتێنانی هێناوە، بەڵام لە ڕاستیە ئەم قسەیە ڕاز نییە لەبەرەوەی ئەمە داتای وەزارەتی دارایی خۆیەتی کە دەڵێت تەنها داهاتی مانگێکی وەزارەتی دارایی زیاترە لە 400 ملیار دینار لە کاتێکدا موچەی مامۆستایانی گرێبەست ئەتوانرێت یعنی پێویستی بە 18 ملیار بۆ 90 ملیارە بۆی موچەی مامۆستایانی گرێبەستی پێدابین بکەیت بەوەڵڵاهی ئەو 400 ملیار دیناری کە حکومەتی هەرێمی کوردستان کۆی کردوێتەوە لە داهاتی ناوخۆ بیداتە دەست ئەم مامۆستایە دەتوانم موچەی 21 مانگی مامۆستایان و فەرمانبەرانی گرێبەستی پێدابش بکەم تەنها مامۆستایانم بەبەستە باشە لە کاتێکدا حکومەتی ماوە بەسەرچوو دەڵێ ئێمە کورتێنانمان هێناوە دەڵێت ناتوانین موچەکانیان دابش بکەین جگە لەوەش کاگوشیاد ینی بۆ بەڕست و بۆ بینەران مەهزەلەیە بەڕاستی کاتێک قائیمەی موچە بڵاو دەکرێتوان هی سەرجەم وەزارەت و سێکتەرەکان هەموو وەزارەت و سێکتەرەکان لە مودەی هەفتەیەک یا کەمتر لە هەفتەیەک موچەکانیان دابش دەکرێت بەڵام ئەمڕۆ 18/6 2026 پێدەنینە تقریبا ئەمڕۆکە کە ڕاگەندراوێکی بڵاو کردو وەزارەتی دارایی دەڵێ موچەی مامۆستایانی گرێبەست دابش دەکرێت لە 21 مانگ تا 25 مانگ دەخایەنێت خۆ ئەمە شەرم نییە بۆ بەرپرسانی هەرێم موچەی مامۆستایانی گرێبەست موچەی فەرمانبەرانی گرێبەست 5 ڕۆژی پێ بچێ هۆکار چییە سەبەب چییە تاکە سەبەب و هۆکار بە بڕایەمە ئەوەیە لەم هەرێمی کوردستانە کە بەرپرسە نابەرپرسەکان بیر لە کەرتی پەرۆدە ناکەنەوە دانەوە کەرتی پەرۆدە بە کەرتێکی پەروەردەیی کەرتی تایبەتدا ببن کەمەش بەڕاستی خۆی بۆ خۆی گەورەترین کارەساتە جگە لەوەش ئاور لە سینی مامۆستا و ژیانی مامۆستا نادرێتەوە لە کاتێکدا مامۆستا بنچینەوە بربڕی پشتی هەموو کۆمەلگایەکە نێلسۆن ماندێلا کە گەورە سیاسەتمەدارێک و سەرۆکی ئەفریقای باشوور بوو دەڵێت مامۆستا پەروەردە ئەو چەکەیە هەموو وڵاتان دەتوانن بەکاری بهێنن بۆ گۆڕینی هەموو جیهان بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستاندا ئەو ڕێزوشکۆی مامۆستا نەماوە بەرپرسە نابەرپرسەکانی هەرێمی کوردستان کارێکیان کە دۆشکۆی مامۆستایان شکاندووە بە جۆرێک لە جۆرەکان مامۆستا وای لە هاتۆ بێتە سەر شەقام داوای مافی خۆی بکە بە جۆرێک لە جۆرەکان مامۆستا وای لە هاتۆ نەتوانێت بە ئاسایی بە دڵێکی خۆشەوە وانەکانی بڵێتەوە بەنای خدای بەخشندەی میرەبان من وەکو مامۆستایەکی گرێبەست کەوا ماوەی زیاتر لە 10 ساڵە مامۆستام و زیاتر لە 14 ساڵە من تەخەڕوجم کرد 10 ساڵیشە من مامۆستام لە قۆناغێکی زۆر ناڕەحەتیە پەڕیوین چی باوانەبێژی پاشان گربوونەوە خۆپشاندانێکی زۆر ناڕزایەتێکی زۆر لە میدیا و لە سوشیال میدیا و لە شەقام و ئەوانە تاوەکو بە بڕیارێک لە ڕێگەی ئەنجومەنی وەزیرانەوە بەڕێز وەزیری دارایی بەڕێز وەزیری دارایی و بەڕێز وەزیری پەروەردە و لە ئەنجومەنی وەزیران بڕاردراکە بە شێوەی گرێبەست ئێمە بکرێن بە گرێبەست کە ژمارەمان لە نزیکی 38,000 وانەبێژ گرێبەست بووین و ئێستا زیاتریشین بەداخەوە ئێمەی مامۆستایانی گرێبەست یعنی خۆپشاندان ناڕزایەتی و ئەوانەمان بۆ ئەوە نەکرد بکرێن بە گرێبەست و بە بڕیارێک و هەرچەند ئێمە خۆشحاڵ بووین بە ئێسەشەوە چکە قۆناغێک چوینەتە پێشەوە بەڵام ئێمە ئومێدمان نەکرد ڕاستەخۆ بکرای نایە بە هەمیشەیی بەڵام بەداخەوە خۆتان نەزانن ماوەی زیاتر لە 10 ساڵە مامۆستایان فەرمانبەران ئەوەی کە موچەخۆرە لە هەرێمی کوردستانە هەمووی یعنی گیرۆدەی ئەوە بووە کە بەدەست هاتن و نهاتنی موچەوە یعنی بەڕاستی هەموو ئەناڵێنن ئومێد دەکەین ڕۆژ لە ڕۆژان ئەم گرێکوێرە بکرێتەوە ئەم کێشەیە چارەسەر بێ و ئێمە مامۆستایانی بەڕێزی گرێبەست و هەروە هاوڕێ و هاوپیشەکانی دیکەمان مامۆستایانی بەڕێزی وانەبێژیش ئەوانیش بە بڕیارێک بکرێن بە هەمیشەیی لەگەڵ ئێمەیە و ڕۆژێ لە ڕۆژان ئومێد دەکەین ئەم چینایەتی و تەبەقاتە نەمێنێ چی دیکە لە هەرێمی کوردستان یعنی ئێمە بە پلە دوو سیر نەکرین و ڕۆژ لە ڕۆژان ئومێد دەکەین کە ماگانە لە کاتی خۆیان موچەکانمان وەرگرین لەبەرەوەی ئێمە مامۆستایانی گرێبەست بەداخەوە ڕووی دەمم لە هەموو لایەنانی پەیوەندیدار بەتابەتی بەڕێز وەزیری پەروەردە و بەڕێز وەزیری داراییە ئاوڕێکی جدی بدەنەوە لە ئێمەی مامۆستایان بەڕاستی هاوڕێ هاوپیشەکانمان لە دۆخێکی زۆر ناهەموار و هەستیار و ناخۆشان و دەناڵێن بەدەست چەندین کێشە و گیرروگرفت و معاناتەوە بەشێکی زۆر لە مامۆستایانی بەڕێزی گرێبەست هاوسەرگیریان کردووە کرێچین نەخۆشیان هەیە قەرزارن معاناتی دنیایان هەیە ئێستش تۆ بە بڕیارێک
ڕووی دەمم لە بەڕێز وەزیری پەروەردەیە بەڕێز دکتۆرالان باشە جەنابتان بە بڕیارێک ئێمەتان کرد بە گرێبەست باشە ئەم ینی بەڕاستی هەندێک جار ئەڵین وانە بێژەکەمان زۆر باشتر بوو لەم حاڵە لەبەرەوەی لانیکەم ینی ئەم دواکەوتنە کەمتر بوو ئەم دواکەوتنی موچەیە ئێستا ئێمڕۆ هەژدەی شەشە و نزیکە بینەوە لە مانگی حەوت مانگی تەمووز هێشتا موچەی مانگی 5 مان وەرنەگرتووە ینی بەڕێز وەزیری پەروەردە بەڕێز تەواوی هەموو بەرپرسانی ئەم هەرێمە ئەنجومەنی وەزیران بەڕێز وەزیری دارایی یعنی بزانین ڕۆڵەکەی خۆت وەک ئێمە ئەژی مامۆسایەکی بەڕێزی گرێبەست ینی لە حاڵ و وەزعێکی زۆر ناخۆشایە کرێچیە معاناتیە مناڵی نەخۆشی هەیە قەرزارە ینی بەڕاستی موچەیەک چەند موچەمان موچەمان زۆر فەوتاوە و ئێمە ساڵانێ بوو بڵێن وانە بێژمین بە 400,000 وەکو خاوەن بڕانامەی بەکالورس وهروە خاوەن بڕانامەی دوبلۆم بە 350,000 بڕوا دەبێت ئەو سەردەمانە باشتر بوو لە ئێستا کە ئێمە کراین بەگرێبەست ئێمە خۆشحاڵ بووین بەوەی کە کراین بەگرێبەست بەڵام بەداخەوە ئێستا زۆر نیگەرانین حاڵمان زۆر خراپترە و موچە دوو موچەی ساڵی پارمان فەوتاوە ئەوە 3 ساڵ ئێمە کراین بەگرێبەست دوو موچەی ساڵی پارمان فەوتاوە و موچەی ئێسش ئەوەتانێ تاوەکو مانگی 1 و 2 3 و 4 مان وەرگرتووە ئەوستا نزیکە بینێن لە مانگی حەوت ئێمە وەکو مامۆسایانی گرێبەست منوەکو خۆم باسکەم ماوەی 3 ساڵ وانە بێژ بووم ئەتوانم بڵێم کۆمەڵێک ئەرکم لەسەر بوو نەک من ئەوانەی کە وەکو من وابوون هاوپیشەکانم توانم بڵێم ینی شتێ بوو کە مافی خۆمان بوو کە کرین بە گرێبەست یعنی ئەمە مافی کەسمان خوارد و هیچ غەدرمان لە کەس کردین ڕەنگە هەندێک لە بەڕێزەکانانی کە سێکەمەکانن تا وا بیری لەمەکەنەوە کە ئێمە مافی ئەومان خوارد بەڵام بە پێچەوانەوە ئێمە ئەوەی کە گرێبەست بوو بە شێوەیەکی گشتی هەمووی مافی خۆی بوو توان بڵێم ڕەنگە لە هەندێک شوێن تا ڕادەیەک هەندێک کەس زانران بێت کە بەپێی ڕێنمایەکانە بوو بێت تو کاتێک کە بڕیاری لە ژیانە هەر کارێک ئەنجام بیت باشە هەر پیشێ بێت بە دەرەجە یەک بۆیە کە بژێوی ژیانی خۆت دابینکەیت باشە ئێمەش لێرەیە ئەتوانین بڵێن بۆ موچەی کە ئێستا بۆ ئێمە دابین کراوە ئەتوانین بڵێن بۆ ژیانی ئێستامان قورسە یعنی بەجدی بژێویەکە قورسە یعنی جای وا هەیە پێڕانایی بتوانین تەنها بە یەک ئیش بە موچەیە لەگەڵ یابڕۆی مەجبوری لەگەڵ ئیشێکی لەگەڵا بکەیت ئەمە کێشەی زۆی مامۆسایانە بە تایبەتی ئەوانی کە ڕێگەزی نێرەکان باسەکەم هیوادارم حکومەت هاوڕێ لەم کێشەیە باتەوە بتوانێت ئەو موچانەی کە دیاری کردو بۆ تۆژەکانی ئێمە بتوانێت دەستکاری کە گۆڕانکاری تیاکە لە ئەم پرۆسە بودجەی کە ئەم یاسا بودجەی کە لە حکومەتی عێراق تەنسیب طبعا لە زۆر لە زانکۆکان بەسپاسەوە لە هەمووی وان نییە بەڵام لە هەندێک لە زانکۆکان بگرێت دەوامی گرێبەستەکان لە دەوامی فەرمانبەری هەمیشەیی زیاترە ئەرکیان زیاترە و موچەکانیشان نیوەی موچەی فەرمانبەری هەمیشەیە و ئەو خزمەتەشیان هەیە بەڕاستی لە بەرچاو ناگیرێ و ئەمتیازاتیش کە هەبێت بۆ نمونە ئێمە لە خوێندنی باڵا چەند ئەمتیازاتێک هەیە کە بە نازناوی زانستی ئەدرێ بە فەرمانبەری هەمیشەیی ئەدرێ ئەو نازناوانە ئەگەر مامۆستایانی گرێبەست لە ئەرکی شابن بۆیان هەژمار ناکرێت ئەمە وای کردووە کە بەڕاستی لە ناو زانکۆکانە چینایەتێکی کەم دروست بێ من ناڵێم بەو ڕادەیە لە ڕووی ناوەندی زانکۆ بەڵام لە ڕووی موچەوە لە ڕووی ئەو گرنگی پێدانی حکوومەتی هەرێم بە مامۆستایانەیدا بەڵێ چینایەتی دروست بووە ئەوە تا بە چاوی خۆتان نەیبینن مامۆستای گرێبەست دوای 20 ڕۆژ لە وەرگرتنی موچەخۆرانی هەرێمی کوردستان موچەکانیان وەرەگرن ئەو موچەشیان فەوتاوە بەڵێ 3 موچەیان فەوتاوە مامۆستایانی گرێبەست مامۆستایانی گرێبەست لە هەرێمی کوردستاندا ئێستا لە ناوەندی تەمەنی خۆیانن لە زۆربیان لە سەرویسی ساڵیان زۆربیان خاوەنی خێزان و ئایلە و پێویستیان بە بژێوەیەکی ڕاستەقینەی ژیانە بەم موچەکەمە ئەوان هەموو ئەتمادێکیان لەسەر ئەم موچەکەمە نییە هەرچەند هەندێکیان دەناڵن بەوەی کە کاری دووەمیشیان دەست ناکەوێت مامۆستایەکی گرێبەستی بەکاری زمانی 500,000 هەیە موچەکەی لە کاتی خۆیان نادرێ ئەم مامۆستایە کرێچیە مناڵی هەیە نەخۆشی ئەبێ بەچی خزمەتی ئەم خێزانەی بکات بەڕاستی بارگرانێکی گەورە بۆ مامۆستایان دروست بووە مامۆستایش بۆ خۆیان ئەتمادیان لەسەر ئەوە نییە هەتا قیامەت بەم موچەیە ژیان بکەن چاوان لەوەیە کە لە نزیکترین کاتا بکرێن بە هەمیشەیی ئەو ئیمتیازاتانەی کە هەیە بۆیان بگەڕێتەوە ژیانێکی شایستە بۆ خۆیان دابینکەن
وڵا هەر خودی وەزیفەکە کە تۆ مامۆسای گرێبەسێ هەیە و مامۆسای دامەزراوە هەیە چینایەتیە پێشەوەی کە چینایەتیەکە لەسەر ئەساسی دارایی بێت چینایەتەکە لەسەر ئەساسی تەسمیەیە ناوێکت بەخشیوە بەوان بە ئیمتیازاتی زۆر و بە ئیجازەی ساڵانە و بە ئیجازەی بەموچە و بێموچە و مافی خوێندن و مافی ئیجازەی دایکایەتی کە ئەمە حچی مامۆسای گرێبەست شمولی ناکە 500,000 بڕیوەتەوە بە مەقتوعەیەکدا بەشیەکەی بەسەر ئەوەی کە بە شەوانەی زۆر ئەوەی کە بە شەوانەی کەمە ئەوەی کە نەخۆشی هەیە ئەوەی کە نەخۆشی نیە ئەوەی کە لەسەر سنوور ئەوەی کە لە ناوشارە یەک حسابی بۆکەی هەر ئەمە خودی خۆی چینایەتیە هەم لە دابشکردنە هەم لە دابشکردنی ئەو ناوانەیە بەسەری شەکانیانە هەمیش لەو دارایی کە پێیانێت ئەوەی کە نوێنەر بێ نوێنەری مامۆسایانی گرێبەست بێ ئەزانێت کە مامۆسایانی گرێبەست لە معاناتێکی زۆر خراپان باشە بە تایبەت ئەوانی کە لەسەر سنوورن ئەم باجە ئەوان ئەیدەن ئەم سەقەت ئیدارەدانەی کە وەزارەتی دارایی و حکوومەت یاریمی کوردستان بە کاملی ئەم بێ پەرلەمانی و بێ یاسای بودجەی و بێ سەرۆبەری کە حکوومەتی ئێمە ئێستا تایە ئەژی باجەکەی چینێک ئەیدەن کە چینێکی خوێنەوارن کە چینێکی عاقڵن تەسلیمی ئیرادەی حیزبەکانتان نابن خەریکی پەروەردن دڵیان لای داهاتووی مناڵەکان و داهاتووی نیشتیمانە ئەمان باجەکادن و تەمەنای ئەوەکەین من ئومێ دەکەم ئەم بێ ئیدارەیەی ئێوە هەتا سەر بێ و کۆتاییتان بێ چونکە نازانن کە وڵات بەڕێوەبەرن ئەقلێتتان سەیکە وەزیری دارایی هەفتەی ڕابردوو 2 هەفتە پێش لە ساوتی یەکشەمە موچە دابەشەکرێت 1 هەفتە تێپەڕیەوە بەسەر قسەی وەزیری داراییە تۆ نەخسەتان لە جێگای خۆیاتی نەموچەدانتان لە جێگای خۆیاتی من ئومێدی ئەوە ئەەکەم تەمەنای ئەوە ئەەکەم ئیدارەدانتان لە جێگای خۆیان نەمێنێ و هێزێک دەستێکی پاک ئەوانی کە نیشتیمانیان خۆشەوێ ئەوانی کە مناڵ و داهاتوی ئەمڵاتیان خۆشەوێ بێنە جێگاکانتان بەکەڵک نیان یعنی ئەوە 30 ساڵە ئەم خەڵکە ماندووەکەن باشە بەو ئیدارە سەقەتەی کە ئەیدەن من هەر تەمەنای ئەوم هەیە بۆیان بڕاروا بوو هەفتەی پێشوو بەڕێز دکتۆر ئالانیش ڤیددیۆی کرد و ینی پەیامێکی بڵاو کردەوە کە هەتا داوای لێبرنی لە ئێمەی مامۆسایان کرد بە تایبەتی مامۆسانی گرێبەست و گوتی گوایە لەم هەفتەیە ئومێد دەکەین هەوڵ دەدەین چارەسەرکەین لەگەڵ وەزیری دارایی و نازام لە دانوستانین لە ئەنجومەنی وەزیران لە گفتوگویان بەڵام بەداخەوە تا ئێستاکە هیچ سەرەداوێ دیار نییە ئێمە کێشەکەمان ئێستانی ئەم مانگی داین کێشەکەمان ئەوەی ینی بەڕاستی ئاوا ژیان ناڕوا بەڕێوە تۆ بتەوێ منێکی مامۆسا بەیانی دوو بەیانی مانگی نوێن یەت من ئەنێریتە ناوەندەکانی خوێندن من آخر مامۆسای بە گیرفانی بەتاڵ چیت بۆ بکە ینی ئومێدی ینی هیچ ئومێدێک نەماوە لە وڵاتە بەڕاستی زۆر نیگەرانین زۆر ینی داواکە ینی هەمی ئێمە من 10 ساڵ لەمەوە پێش بوو 10 ساڵ لەمەوە پێش بوو من لە شەقام وتومە بەداخەوە بەرپرسانی ئەم هەرێمە کە نابەرپرسارانە مامەڵە ئەکەن لەگەڵ هاوڵاتیان و هەونیشتیمانی خۆیان و کۆمەڵانی خەڵکی کوردستان کۆمەڵانی بە شەرەفی خەڵکی کوردستان شۆڕشەکانی ڕاپەڕین و ینی کیمیاباران و ئەنفال و هەموو ئەو ڕاگواستن و هەموو ئەو معاناتانی کە لە سەردەمی بەعسا بەسەریان هات ئومیدیان دەکرد ڕۆژێ لە ڕۆژان ڕۆژێک بێت چرایەک هەڵبێت و ینی ڕۆشنایەک حکمڕانێکی کوردی بێت و ڕۆشنایەک ئەم وڵاتە بگرێتەوە و چیتر ئەو زوڵم و گەندەڵی و نادادی و فەسادی کە ڕژێمی بەعس ئەیکرد بە کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەوە نەمێنێ بەڵام بەداخەوە ئێستا ئەو زوڵمەی لە خەڵکی بە شەرەفی کوردستان نەکرێ لە فەرمانبەران تاوای چین و توێژەکان نەکرێ هیچی کەمتر نییە لەوەی کە بەعسەی کرد بەڕاستی ئێمە زۆر نیگەرانین و ئومێد دەکەین ڕۆژ لە ڕۆژان ئێستاژەم حکوومەتی خۆمان بە حکوومەتی خۆمان ێزانین و ئومێد دەکەین گوێمان بۆ بگرێ ئومێد دەکەین ڕێگەچارەی گونجاو بدۆزنەوە ڕۆژایە بووە بە هەزاران کەسیان تەعین کردووە وەکو لەگەڵ ڕێزمە وەکو موشەخۆر بە بندیوار و بە فەزایی و بە موچەخۆری 2 موچە و 3 موچە و 4 موچە ئەوانە ینی بەڕاستی هەموو ئەوانە وەکو بۆم بێگوان ئێستا هەموو ئەوانە بوون بە ڕێگر و لە بەردەمی ئێمەیە لەبەرەوەی منێک ناتوانێت بە بڕیارێک من دامەزرێنێ و هەروەها لە هەمان کاتە دەسەڵاتدارانی هەرێم بە بڕیارێک کە ئێمەیان کرد بەگرێ بەس تۆپەکەیان خستە ساحەی عێراقەوە کاتێک کە عێراق داوایە کرد لیستی موچەخۆران بنێرێ لیستی موچەخۆری پاک نەکردەوە و ئێمەشی دوایەوە لە پاشکۆیە ئێمەی نارد و دوجار عێراقیش تۆپەکەی هەڵایە و ساحەی هەرێم و بەرپرسانی هەرێموتی ئەبوو ئەمانەت کردایە بە فەرمانبەری دامەزرا و هەمیشەیی و پاشان ئەمانش بنێردایە لەسەر وەزارەتی پەروەردە هاوتای ئەو مامۆستا بەڕێزانی دیکە کە میلاکن بۆیە بەداخەوە زۆر نیگەرانین زۆر ناومێدین زۆر ڕەشبینین لە بەرپرسارەتی و بەرپرسانی ئەم هەرێمە لە حکومڕانانی ئەم هەرێمە ئاوا بڕوا بە هیچ جۆرێک
کۆمەڵانی خەڵکی کوردستان لێتان ڕازی نییە و زۆر لێتان نیگەرانین و یعنی بەڕاستیەکە ئێمە ڕۆژایە بوو خۆشحاڵیمان دەربڕی و ئومێدمان کرد ئینشاڵا مەرحەلەیەکی باش چوبینە پێشەوە بەڵام بەداخەوە هیچ نەچوونێتە پێشەوە و زۆر بگرە بەرەو دواوە هاتوین و لە معاناتی زۆر قۆڵاین و ژیانی مامۆسایانی گرێبەست و مامۆسانی وانەبێژ بەداخەوە هەموو لە ناڕەحەتێکی قورس وەکو مامۆسانی گرێبەست کە چینێکین لە نێو وەزارەتی پەروەدا چینایەتێکی گەورە دروست بوو لە نێو کەرتی پەروەدا ئەمە مامۆسای میلاکە ئەمە مامۆسای گرێبەستە لە قۆناغەکانی ڕابردوو مامۆسای وانەبێت جگە لەوەش کاگوشیان یعنی ئێمە من وەکو مامۆسایەک 8 ساڵ بۆ 9 ساڵ وانەبێژ بووم ئەو 9 ساڵم زەربی سفر کرایەوە ئەمە بۆ خۆی بەڕاستی گەورەترین کارەساتە کە بەسەر ژیانی مامۆسایانە هێناویانە جگە لەوەش ئێمە کە لەسەردا بووین بە گرێبەستە ئەم دەقەکەم قسە لەگەڵ بەڕێستا دەکەم بڕیارێک دەرنەچووە کە ساڵانی وانەبێژیمان لە ڕابردوو و ساڵانی گرێبەست بوونیشمان بە خزمەت بۆ هەژمار بکرێت ئەمەش بەڕاستی فێڵێک ترە لە مامۆسایانی گرێبەست کە کراوە کە بەداخەوە دەیڵێم ئەم بەرپرسە نابەرپرسانەی حکومەتیمەوە بەسەرچووی هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ سوکایەتی ئیهانە بە کەرتی پەروەدە بەگشتی و مامۆسایان بە تایبەتی و مامۆسایانی گرێبەست بە تایبەتر دەکرێت کەسێک نییە لە وڵاتای گوێمان لێ بگرێت ئەدەی لە چ دەرگایەک بنمونە پەرلەمانە یعنی داخراوە کلیلی دەرگای پەرلەمانە بەدەستی حزبە سیاسەتمەدارە باڵاکانی ئەم هەرێمەیە کە بە ساختە و ساختەکاری چوونە سەر کورسی دەسەڵات جگەلەوە ئێمە دەبینین ڕێز و حرمەتم بۆ لایەن ئۆپۆزیسیۆنەکان وەکو پێویست نەیانتوانی ڕۆڵێکی ئیجابی و کاریگەریان هەبێ بەرامبەر بە دۆسەی مامۆسایان ئەوە من نیم کە بێمە سەر شەقان داوای مافی خۆم بکەم دەبێت لایەن ئۆپۆزیسیۆنەکان ئەو هەڵمەتە دەست پێ بکەن و بێن داوای مافی مامۆسایان و موچەخۆران و هەموو هاوڵاتیان بکەن بەگشتی جگەلەوە کاگوشار بەڕاستی ئەم حکومەتە خۆی وامان لێ دەکات بینە سەر شەقام بڕژێنە سەر شەقام و داوای مافی خۆمان بکەین ئەگینە هەموو مامۆسایەک هەموو هاوڵاتیەک حەزی بۆ نییە کە بێتە سەر شەقام بە گەرمای هاوین بە سەرمای زستان داوای ماف بکات دەنگ بەرز بکاتەوە هۆکاری دەنگ بەرزکردنەوە کاریشمان دەگەڕێتەوە بۆ ئەوی کە ئەم دەسەڵاتە لە لووتکەوە تا خوارەوە کەڕن لاڵن نابیستن نابێنن هەستی بەرپرسیارەتی و شعوری بەرپرسیارەتیان نییە بەڕاستی بۆیە بەداخەوەی لێم ساڵی 2026 ئێمە پێی تێدەنین لە هەموو وڵاتانی دنیا کۆڵەکە و بڕبڕی پشتی پێشکەوتنی هەموو وڵاتێک مامۆستا پەروەردە قەڵام وەرەقا کاغەزە بەڵام لە هەرێمی کوردستانە شکست خواردووترین و ئیهانە پێکراوترین و لاوازکردنی شکۆی تاکە چینێک کە هەیە شکۆی مامۆستایە پەروەردەیە قەڵەمە وەرەقەیە کە لەم هەرێمی کوردستانە هەمومان بەچای خۆمان دەیبینین تەمەن داواکاریەکان ئەوەیە کە مامۆسای گرێبەست لە ئێستاە لەگەڵ وەزارەتی خۆیان موچەکانیان پێ بدرێت و پێویستە کات کە مامۆسای گرێبەست کە چەندین ساڵ وانەبێژ بووە وا 2 ساڵیشە گرێبەستە وانەبێژەکەی بە خزمەت بۆ حسێب بێ هاوشانی گرێبەستەکانی بارێزگاکانی تری عێراق لە وەختی خۆیان بکرێن بە هەمیشەیی و ئەو ئیمتیازاتانەی بە مامۆستا و فەرمانبەرێکی هەمیشەیی دەدرێت بە مامۆسایانی گرێبەستیش بدرێت باشید چۆن ناخۆشی دروست کردووە چونکە ئێمە لێرە هەوەکو ئەوان ئەرکمان هەیە وەکو ئەوان یعنی داوام ئەەکەین و لێرە پێم خۆشە کە بەرجدی ئەو مافانی کە ئەوان هەیەە ئێمەش هەمان بێت بوو لە ڕووی موچۆ لە ڕووی خوێندنەوە بۆ لە باڵەکان لێرە ئێمە لە ڕێگەی نوێنەرە بەڕێزەکانەوە پەیامی خۆمان گەیاندووە و ئەوانیش دڵنیام کە لەم بابەتەیە کەم و کورتیان نەبووە بە تایبەتی مامۆستا هیوا سەمەد کە لەسەرم بابەتە کارێکی زۆر باشی کردووە من ئاگادارم دڵنیاشم ئینشەڵا لە داهاتووە ئەو مافانی کە ئێمە داوامان کردووە ڕەنگە ئەگەر هەمووشی نەبێت تا ڕادەیەک جێبەجێ کرێت من پێم وایە چۆنکە نەک ئێمە ئەوانی کە هەمیشەیشن ینی نەک ئەم ساڵانی ڕابردوش موچیان فوتا و بە مافەکان نەگەشتون ناڵە من دڵنیان بەڵام لە تا ڕادەیەکی زۆر ئەو مافیکە ئێمە بۆ دوو موچی کە فوتاوە بڕۆنەکەم بمانگەڕنەوە وەڵی وەکو بەڵێن عادەتەن بەڵێنێکی ینی ئەگەرێکی بەهێز نییە بەستی ئەوە جیایە ئەگەر ڕەنگە بۆ ئینتیخاباتی داهاتوو بۆ ئەنجومەنی وەزیران تا ئەو کاتە ڕەنگە بەڕێ من ئەگەرەکان بەهێزتر بن وەک لە ئێستا نانەخێر ئەرکی مامۆسای گرێبەست هەمان ئەو ئەرکەیە کە مامۆسایەکی دامەزراوەی بینێ لە پرسیاردانانیەوە لە دانانی پلانیەوە لە هاتوچۆ بۆ مەکتەبەکەی و لەو ئیلتیزاماتە پەروەردەیی کە هەیەی بە مەکتەبەکەی و هەمان شێوەیە نەخێر من چەندین جار باسم کردو ینی مامۆسایەکی گرێبەست بێوێ زەواجکە
مثلا حتا لە حەوت ڕۆژ زیاتر ناتوانێت ئیجازە بکە مثلا سەفەرکردنی بۆ نییە بۆی نییە ماوەیەکی زۆر نەخۆشکەوێ بۆی هەیە تەنها حەوت ڕۆژ نەخۆشکەوێ چونکە تەنها ئیجازەی حەوت ڕۆژی هەیە لە ساڵێکە ئەمە ئیهانەکردنە کە ئەمە تەمەنا ئەکەم لە بودجەی تازەی 2020 کە یاسای بودجە لە پەرلەمانی عێراقا قسەی لەسەرەکرێ ئەم بابەتانە چارەسەر بکرێت. ئێمە لە ماف امتیازاتە لەگەڵ موچەخۆرانی ڕسمیە زۆر دوورین لە یەکەوە باشە ئێمەیان کردو بە گرێبەست لە چوارچەوەی دیوارێکە ناتوانانی چەند هەنگاوێک بینە پێشەوە بچینە دواوە بەڵام لەگەڵ ئەوەشدا لە کاتی هەر ستەمێکی لێ بڕینە پاشەکەوتە نیو موچەیە ڕبع موچەیە ئازا یەکسەر دەسەبەن بۆ گیرفانی مامۆسایانی گرێبەست یعنی بەڕاستی ئەمێ ئەوە بڵێم دەستبردن بۆ گیرفانی هەر هاوڵاتیەک بەگشتی و مامۆسایان بەتایبەتی و مامۆسایانی گرێبەست بەتایبەتر گەورەترین زوڵمە وەلێدانە لە شکۆی دەسەڵات خۆی وەلێدانە لە شکۆی خودی وەزیری پەروەردە وەلێدانە لە شکۆی خودی وەزیری دارایی پاشان لە مامۆسایان بیرمان نەچێ یەکە لە بەرپرسە دیارەکانی وڵاتانی ئەوروپی دەڵێ شکۆی مامۆستا یەکسانە بە شکۆی هەموو وڵاتێک یەکسانە بە شکۆی هەموو کۆماری وڵاتێک یەکسانە بە شکۆی سەرۆکی ئەو وڵاتن بەڵام لەم هەرێمی کوردستانە شکۆی مامۆسا بەرپرسەکانی هەرێم لە سەرۆکی هەرێمەوە لە سەرۆکی حکومەتەوە هەتا وەزیرەکان و تا ئەکاتە بەڕێوەبەرایەتی و گشتی پارێزگا و قەزاکان بێڕێزی و ئیهانە نەماوە بە مامۆسایانی نەکرد یعنی خودی بەڕێوەبەرایەتی پەروەردەکان دەڵێ هیچ دەسەڵاتێکمان ئێمە چیتان بۆ بکەیت تاکو موچەکانتان بۆ دابیگەن لە کاتێکدا دەبوو ئەوان شەڕی ئێمەیان بکردایە مافەکانی ئەمەیان دابین بکردایە نەک منێکی مامۆسا لەبری و ئێستا بێم سکاڵا و ناڕزایەتی دەرببڕم دەبێسە خەریکی توێژینەوەیەک بوومایە دەبێسە خەریکی خوێندنەوەیەک بوومایە دەبێسە خەریکی ئەو مایە لانی کەم پلانێکی تۆکمەترم هەوە بۆ ساڵێکی نوێی خوێندن بەڵام هەر لە ئێستەوە بێهیوامان دەکەن پێمان دەڵێن شەقامەکان شوێنی ئێوەیە بۆ ئەوەی زەنگی ساڵی نوێی خوێندنی 2026 بۆ 2027 لێ بدەن ژمارەی مامۆسایانی گرێبەست لە هەرێمی کوردستانە 3933 مامۆسای وانەبێژە کەمترین ژمارە بەر پارێزگای هەڵەبجە دەکەوێت کە دەکاتە 280 مامۆسا ئەمما لە پارێزگەکانی دیکە بە قەزا و کەمترین لانی کەم 12 تا 12500 مامۆسای گرێبەست لە خۆ دەگرێت وەکو ئاماژەم پێدا کەمترینی پارێزگای هەڵەبجەیە کە 280 مامۆسای گرێبەستە زۆرترین ئەتوانم وەکو بڵێم لە پارێزگای دهۆکە پێم وایە بێگەر هەڵە نەبم ئەمما بە زۆری هەر سێ پارێزگاکە زۆرترین ڕێژەیان تۆمار کردووە کە ئەتوانم بڵێم ئەگەر حکومەتی کاربەڕێکەر مافەکانی مامۆسایان دابین نەکات و حکومەتی هەرێم جارێکی دیکە دەرگای دامەزراندن نکاتەوە دەرچوانێکی دانەمەزراوێکی زۆرتر دەبێنێتەوە ئەگەر دامەزراندنی هەمیشەی نەکرێتەوانێ ژمارە گرێبەستەکان زیاتر دەبێت بیرمان نەچ ئەم زانیارێش بە بەڕستان بڵێن یعنی جگە لە مامۆسایانی گرێبەست کە بە خوێندنی باڵا و وەزارەتی پەروەردە نزیکەی 42,000 مامۆسای گرێبەستە لە نێو فەرمانگەکانی دیکەش 29 تا 30,000 مامۆسای هێن ئەفو فەرمانبەری گرێبەستێ بە کۆی گشتی وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا و تەواوی وەزارەت و سێکتەرەکانی دیکە خۆیدا لە نزیکەی 60,000 تا 61,000 فەرمانبەر و مامۆسای گرێبەست لە هەرێمی کوردستانە بەڕاستی مەش کارەساتێکە و پێمان دەڵێ ئەگەری دامەزراندن بە هەمیشەیی لە هەرێمی کوردستانە ڕەنگە گۆڕ بە گۆڕ ببێت وەکو موچەکانمان چۆن گۆڕ بە گۆڕ بوو باشە بەداخەوە کەم قسەی دەکەم ئومێد دەکەم هەڵە بم و ئومێد دەکەم با بڵێن پرۆسەی بە تەوتینکردن جێبەجێ بکرێت بۆ ئەوەی ئێمە ژۆکو مامۆسایان بخرێنە سەر مامۆسایان و فەرمانبەران و موچەخۆرانی حکومەتی عێراقی و لەم دەسەڵاتە سەرەتانە ڕزگارمان دێت طبعا بە 10 ساڵ لەمەوە پێشبوو من ئەمەم لە وتو ئەم پەیامە لەگەڵ هاوڕێ پیشەکانمان کە بەرپرسانی ئەم هەرێمە بەداخەوە سایکۆلۆژی ئەسکەرتارێتیان هەیە هێندەی گرنگی بە سەرباز و سەربازگە و زیادکردنی هێزی سەربازی بە هەموو جۆرەکانیەوەدن نیو هێندە ڕوبعێکی ئەوە گرنگی بە کەرتە پەروەردەیەکان کەرتە شارستانی و مەدەنیەکان نادەن لەگەڵ ڕێزما بۆ برایانی چەکدار من باوکی خۆم پێشمەرگەیە شانازیەکەم کوڕە پێشمەرگەیەکەم باوکم خەباتی کردووە باوکم نیشتیمان پەروەری کردووە ئیشی بۆ خاک و وڵات و نیشتیمان کردووە نەک بۆ ئیشی بۆ حیزب و ئەملاولا بۆیە بە شانازی و کوڕە پێشمەرگەیەکم بەڵام ئەوەنە یعنی دووبارەیەکەمەوە بەرپرسانی نابەرپرسی ئەمەرێمە سایکۆلۆژی ئەسکەرتارێتیان هەیە هێندەی گرنگی بە ئەسکەرتارێت بە زیادکردنی بڕاتە من 10 ساڵەمە پێش لە شەقامامە وتوتم ئەگەر ئێمە داوای ئەوەمان کرابمانکەن بە چەکدار فەوج و لیوا و معسکرێکمان بۆ بکەنەوە بۆمانەکەن بەڵام ئەڵین مامۆساین ئەمانەیە ڕۆڵەکانتان بۆ پەروەردەکەن
ئەرکێکمان لەسەرشانە لە بەرامبەران مافێکمان بنێ ئێستاقاقاتەکانمان ئەو موچانەیە کە لە مانگی خۆی لە ماگانە لە کاتی خۆیانمان دێنێ بەڵام پێمان ڕەوا نابینن دیارە ئەمانە هەر لەگەڵ سایکۆلۆژی ئەسکەرتاریتیانەیە و هەر لەگەڵ بیری چەکداری ئەوانەیان بۆیە هیچ بە هیچ جۆرێک لەگەڵ پێنووسانین بۆیە هەمیشە وتومانە من باوکم بە چەکەکەی شانی خەباتی کردووە من بە پێنووسەکەی دەستم خەباتەکەم چەکی دەستی من پێنووسەکەی دەستمە بەڵام ئەمانە نازانم گوێیان نییە هەستیان نییە نستیان نیە یاخود بە مەبەست کار لەسەر ئەوەکەن کە مامۆسایان خەڵکی نوخبە مامۆسایانی بەڕێزی ئاینی مامۆسایانی پەروەردە ئەمانە ناشرینکەن ئەمانە قودوە و ڕابەری هەموو کۆمەڵگایەکن لە هەر وڵاتێکی پێشکەوتووە هەر وڵاتێکی گەشە سندووە هەر کاتێ ڕێز لەو دووچینە نەگیرە ئەو وڵاتە ڕۆژ بە ڕۆژ بەرەو داهێزان بەرەو لە ناوچوون بەرەو تەدمیربوون ئەڕوات